دەبوونەوە پەنجەرە بوو پەنجەرە بوو پەنجەرە بوو بەڕووی ژینە دەبوونەوە سەفەری خەون و خەیاڵ بوون بەرەو کەناری ئازادی دەچوونەوە ژکی زار جاڕی دەگرتێ دەمتومانە سۆی دەپۆشی شکی زار جاڕی دەگرتێ دەمتومانە سۆی دەپۆشی بەڵام ئەوان لە پێناو خۆر هەتاودا بێوچان هەر تێدەکۆشی بێوچان هەر تێدەکۆشی ڕەوە سوارێکی مەزن بوو لە ناو مێژوو تاویان دەدا لە کۆڕەوی عاشق و جوانی وەکو قەڵانەویان دەدا ڕەوە سوارێکی مەزن بوو لە ناو مێژوو تاویان دەدا لە کۆڕەوی عاشق و جوانی وەکو قەڵانەویان دەدا دەگەوتن هەڵدەستانەوە دەبەزین ڕادەبوونەوە دەگەوتن هەڵدەستانەوە دەبەزین ڕادەبوونەوە مەبەستیان جوانی جیهان بوو بەڵام ئەفسوس بیرچوونەوە ئێستاش بارانی مزگێنی داباری وا گەشایەوە مەبەستیان جوانی جیهان بەڵام ئەفسوس بیرچوونەوە ئێستاش بارانی مزگێنی داباری وا گەشایەوە گوڵ پشکوتن دڵیش بەخۆر ڕازایەوە ڕازایەوە گوڵ پشکوتن دڵیش بەخۆر ڕازایەوە 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 کاچی برا بەڵێ فەرموو ئەگەر ئەزیەت نەبی پرسیارێک فەرموو پرسیارەکەت بەپەلە بکە چونکە ئێمەش لە وازیب داهین ئێمە غەریبەین بۆ کاری بازرگانی ڕوومان کردوتە ئەم شارە غەریبن و بازرگان باشە بەڵێ بەڵێ چەند داواکاریەکیشمان هەیە دەمانەوێت بیگەینە مەقامی شا جوانە غەریبن و بازرگانن سمێن فەش جارێ شتێکیان لێ وەرگرا بۆ مەڕەوم سەرچاو ڕەشید بەڵێ شتێکیان بدەرێ باش سەرچاو فەرموو ئەو برادەرە دڵسۆزانە دەیانەوێ یارمەتیمان بدەن شای مەزن خوابی پارێزێ هەفتەیەک لە حرەم سەرای لەگەڵ کنیزەکانی خۆی ڕادەبێرێ و ئاهەنگی لەدایک بوونی خۆی ساز دەکا ئیتر نایەوێت کەس بێزاری بکە کاکەجان
جا ڕێحانە تەنیا ڕێحانە هەفتەیەکی گەرەکانی شا خەریکی ڕابواردنە و ئێمەش خەریکی گیرفان پڕکردنی. ئای قوربە سەرم بەیانی چۆن ڕوو بە ڕووشا دەبمەوە والله سبەینی هەمووی شاب تڕێن دەکرێن. هەر یەکەو شتێکم دەنێدەی بە دەنجی خۆش دڵتان خۆش دەکەم. ڕەهەی خرێوی چەند جارێک پێگوتی لەو ناوەی نەتبینما لێدە لێدە جەندرما شاپێکم لێدا جیرفان بەتاڵە میرانجان پولێکم پێدا. ئەم جارەیان لەبەر خاتری ئێمە بیبەخشە. ئەگەر بێت و بێترس شتێک بۆ من و ئەو برادەرانە بڵێ ئەو هەموو پولە دەدەمێ. قوربانت بم سەڵتە و کاوێ دەلارێتت بای پێکاوێ لە ڕوخسارێت شادابارێ ئەلۆی برسی پولی داوێ. دەوازی لێ مینە هەچیوە لۆندە زۆر ڕەوی. ئەم جارەیان نۆرەی ئەو برادەرەیە. ئاگات دە زبانت دەنادەی بڕمها کوڕی باجی ئایشی تۆی گەورەی ئاسایشی گەر پولەکانم نەدەیتێ دەی بڕم. کوڕی باجی ئایشی تۆی گەورەی ئاسایشی گەر شافعلت بزانێ داتە بەرقایشێ. بەخوا چاوت بێ پول ناکەوێت هەی چەندرمەی چاوچنۆک. ڕاستە بەیانی بزانە کو شارەوانی ئاگادار دەکەمەوە ئەو هەموو سەکۆیانە تێک بدات. وارە زانێ کۆشی شاتێک دەدا چ زۆر سەکۆ زۆر. گەورم ئەوانە چاوەشن چاوەش زمانیان لە ژاری مار دژوارترە بڕۆ با بڕۆین با بڕۆ بڕۆ. با حەسوودان غەم بخۆن چونکە من دەبم بە شای وڵات. جوانە زۆر جوانە. ئەوە تەواوی مەراسیمی ئاهەنگی لەدایک بوونی شایە. با حەسوودان خەم بخۆن چونکە من دەبم بە شای وڵات. هات تەشریفی هێنا و ڕووناچی کردەوە. ئەو پیاوە کێیە؟ گەورم ئەوە حەبیبی نەجارە شێتۆکەیە چنیە دەبم گێڕەوە سەید بەرخۆکە چی پێگوت؟ سەید بەرخۆکە نەبردێ سەید بەرخۆکە نەبردێ. ئەو گریانەی دەریێش حەبیبی بەلاشی ڕووداوێکی بەدووە. با حەسوودان خەم بخۆن چونکە من دەبم بە شای وڵات. پێت نەگوتم ئەو کابرایە کێیە؟ قوربان ئەوە حەبیبی نەجاری پێدرێ پیاوەکی خڵفا و سەرشێتە. چی؟ خڵفا و سەرشێت؟ بەڵێ ئەوە ئەو ڕۆژە بوو کە دەترسام خۆم و عەباکەم تێ بچم. قوربان ئەوە بە شەو خەونی دەبینی و بە ڕۆژیش هوڕێنەی پێوە دەکا. ما
با حەسوودا غەم بخۆن چونکە من دەبم بەشا با حەسوودا غەم بخۆن من و تۆ وەک خێر و شەڕ جەمچین لە ناو سچی یەک دایکدا تۆ دەتەوێت لە ناو منداڵدانی ئەم دایکە من بخۆی؟ من تەنها دژی ئازادیم منیش تەنها دژی غەدروستەمم دەکەواتە ململانەی یەکتر خواردنە نەخێر تۆ مردوویت نا خەونەکەی حەبیب ترسناکە خەریکە دەمهەژێنێ هەتا زۆ دەبی چارەسەری خۆمان بکەین. ڕاست دەکەم گەورم شای مەزن ئەیلا کوماندوو دیاری با بگەڕێنەوە کۆشک. شا؟ کام شا؟ من؟ یان عەرش و دار عەساکەم کۆشک ئەو قەڵایی کە لەسەر ترۆپچێکی ڕفۆک و پڕ خیانەتکاری وەستاوە. ئەو چ لە خۆت کردووە؟ پەری ئەم شۆ دەمەوێت خوازبینیت بکەم. ئەم جۆرە خۆگۆڕینە بۆ خوازبێنی من پێم ناڵێ مانای چییە؟ نەخێر ئێمە چەسەوە خۆگۆڕینمە بەسەر سەپێنراوە لە ترسیەوەیە بە زەلیلی و برسێتی نەمرین. من دەڕۆم تاشۆ بەخوات دەسپێرم. ئاگدارت بێ لە چاوەڕوانیت ماندوو نابن. من خۆم زۆر چاک دەناسم بەڵام نەمدەزانی ئەم خەڵکانە چی. پێویستە دار و دەستەی خۆم پاداش بکەم. بەڕاستی مەسروفێکی زۆر چاکرایە بۆ ڕازاندنەوەی نێو بازار. ترس و سەرما و برسێتی و چێرەوەری ئەو خەڵکە داهاڕێ تاقە ڕێگای شا لەم قۆناغەدا تۆقاننی خەڵکە. بەڵام دڵنیا بن ئێمە لەو پڕیامەدە باشی داین. من دەڕۆم شەو لە گۆڕستانی ڕۆژهەڵات یەک دەبینینەوە. زۆر چاک.
خوا دەست بە ئەمرتەوە بگرێ و گەنجیت بپارێزێ. ورن شربەتی شایلۆغانی شا بخۆنەوە وەرنە پێش وەرنە پێش وەرە شربەتی شایلۆغانی شا بخۆنەوە دوعای لۆ شای بکەن دوعای لۆ شای بکەن تێکە خوێژیان تێکەن لەو شەربەتەی کە جێغنە و جێڵنە دەیخۆینەوە. ئای کە کەرم نانی دزی قومبادانی دەخۆن. ڕۆژ ئەوانەیە سیکە ئاواتان وەرە کەمبوری کڵاوقی وەرە شەربەتش بخۆوە وەرە شەربەتش بخۆ و دوو قسە خۆشمەڵە بکە بچەخرێ ئەوتە شاعری بەرزی وڵات شاعری بەرزی کۆشێک حاڵی خەڵک ئەوەتە ئێستاش ئێو شاعری خاک و نیشتیمان خەپە دەمخۆش خاپە ئەمڕۆ مۆر لەسەر سپی دەنەخشێنن بێ سێود و جیرفانیان پڕ دەکرێ. پیرەمێردی خەڵافای ئەگەر بەشداریش ناکەی ئاهەنگەکەمان لێ تێک مەدە. دەزانی خەپە کێرەکەم گەلنت و باسر دەسعرێنی. مۆر لەسەر سپی دەنەخشێنن بێ سێود و جیرفانیان پڕ دەکرێ. بەخۆ ئەکابراکی بلها ئەو شێت شوورە ئێرە پڕی خەفیەی شایە وەرە با بڕۆین هاتە تووشی جێچەڵە چیش نەبووینە. ڕاست دەکەی ئەوڕۆ پیا و کراوی خۆی بگری و بانەی بات با بڕۆین. ئێستاش ئێوە شاعری خاک و نیشتیمان خەپە دەمخۆش ناسراو با خەپە ورچۆ یەکێکە خەبەرم بێنە هەمووان چاوەڕوانی ئێمەن با بڕۆین ئەوان چاوەڕوانی ئێمە دەکەن زۆر چاکە با بڕۆین. ئەوەی فەلەکناس دەستنیشانی ڕوخساری کردبوو هەمانە و پیاوە بوو کە ئەمڕۆ لە بازار ڕوو بەڕوون بووە.
سەری بەردارگاکە ئەوێن بە ئاگری دڵ داکەم حەبیب ئەوە لە چێن دەرێ بوویەوە ها دڵخۆشی با حەسوودان غەم بخۆن با حەسوودان غەم بخۆن چونکە من دەبم بە شاخ عوزێر فەرمانتە گەورم دەمەوێت چاوم بەو جەلامە بکەوێ ئەوەی لە بازار هاوار دەکات دەڵێ من دەبم بە شای وڵات مەبەستان دەروێش حەبیبە قوربان ئەوە شێتە دەمەوێت لە شێتاتی ئەو زەلامە گەمەیەک ساز بکەم گەمەیەک ڕزگارم بکە ئارامیەک بە دڵم ببەخشێ عوزێر بەڵێ گەورم فەلەک ناسم بۆ بانکە فەرمانتە گەورم وەک بریسکەی ئەو شیرە هەوەس و ئارەزوت بەرامبەر بە خۆم دەزانم چ کڵۆڵیەکە ڕۆژانە بە فەرمانی شا بەم شیرە چەندین سەربەل دەدەم کەچی ناتوانم فەرمانی دڵی خۆم جێبەجێ بکەم هەر بەم شیرە هەموو ئازارەکان بەسەر زندانیەکان تاقی دەکەمەوە کەچی ناتوانم ئازاری دڵی خۆم بنبڕ بکەم ئەم شەو هەموو ئاگرە هەڵای ساوەکانی دڵت دادەمرچێنم ئەم شەو ئەم شەو بەڵام بە مەرجێک ئەوەی بە پیاو بکرێت بۆتی جێبەجێ دەکەم ڕەیحانە چیەتی دەمەوێ ئەم شەو بەڵێ دەمەوێ ئەم شەو دوا شەوی ڕێحانە بێت لە باوەشی شا بەڵێنت دەدەمێ ئەو شیرەی کە بە فەرمانی شا سەری پەلەدا ئەم جارەیان بە فەرمانی شاشن بێت
دەمەوێت پێش تاری کۆڕۆنی بەیانی لە ناو نوێنی خۆی تەواوی بکەی. گومانیش دەکەوێتە سەر شا، چونکە شا لە کوشتن دەزڕەنجینە. دەی 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 فالک ناس، دەی 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 فالک ناس، دەی دەی. پیلانێکی گەورەیە ئەیانەوێ یەکجارێکی لەبەر چاوونت کرد بزرت کەن. شاشن ڕازیکردنی ئارەزوەکانی پیاوەتی ئەو دڕندەیە کاتە پاداشی لە ناوبردنت. شاهۆ دوار خۆشەویستەکەی جارانی منی زۆرداری ئەتوانێت دەست بەسەر هەموو شتێکاتدا بگرێت، تەنها دڵی مرۆڤ دەستگیر ناکرێت. ئەمشەو زۆر شت کۆتایی پێدێت و یەکلا دەبێتەوە. ڕێحانە من و تۆ هاوکێشە و ئەندێشەی تۆی خۆشەویست کۆترە ئازادەکەی شاهۆ بووی بە کەنیس. منیش لە غوڵامێکی پاسەوان بۆ یاوەر و شیرۆشێنی تاوانکار. شاهۆ کەواتە تۆڵەسەندنەوەی هەردووکمان دووسەرەیە بە پێناوی خۆشەویستی خۆمان و ئەو خەڵکەستەم دیدا. ها بگرە. بگرە. دەمەوێت پاسەوانانی کۆشک بە تام و چێژ و زەهری ئەم شەرابە سەرخۆشکەی. حەزی من و ئاوات ئەم شەو دەخرێتە بەردەم باوکم. چەندە بۆ وایەکی پیاوانم دانا
دەستم داوا دەکا لە باوکم. ئاوە تۆ وەک کوڕی من بوویت لە تۆش باشتر نابینەوە کە بتوانی پەری بەختەوەر بکە. کچە شیرینەکەم، ئەمن دوعای خۆشی و بەختەوەریت بۆ دەکەم. هیممەت و دڵسۆزیتان هەبێ، ژیان زۆری بەبەرەوەیە. مەترسێ کچی خۆ مەترسێ خێرە ئێمە پیاوی شاین دیارە زۆر چاک دیارە بەچ دیارە بەدەم و چاوی پڕشەڕان جێزی و چەک و تفاقی دەستان و پۆستالی پێتان ئای لەو پیاوە چەلەنگانە بەلە قەدەرگا دەستێن و لە مەحرەمی خەڵکیش دێنە ژوورێ. بێدەنگ بە پیرێژن تێکەریشی پیاوان مەبە. ئێوە جێی متمانە نین ئەگەر دزن بڕوا بکەن لە گۆشت و ئێسقانی خۆمان بەولاوە هیچ شک نابین. پیری ئاخرشەر زۆر چەنەی لێمەدا ئێمە هاتوونە ڕاستماردە و فەرمانی شاد پێ ڕابگەینین. ڕاستپاردەی شا بۆ من بەڵێ شای مەزن فەرمانی داوە هەر لە ئێستا تا بەرە بەیان 100 سێداری بۆ دروست بکەی. 100 سێدارە چونکە شا دڵی تەنگە و دەیەوێ خەمەکانی بڕوێنیتەوە. سێدارە بۆ چی؟ برسی بەنان و گۆشتی برژا و خەمی دەڕەوێتەوە. شاش بە سێدارە ئەگەر لە کاتی خۆیدا سێدارەکان دروست نەکەی ئەتوو ئەوە یەکەم کەسی لە سێدارە دەتری. شا دڵنیایە ئەو بڕیارە بۆ لە سێدارەدانی منە. خەونی حەبیب شای تۆقاندووە من دارتاشیم بۆ هەموو پێداویستیەکانی مردن کردووە کە فەرمانی خوایە تەنها سێدارە نەبی کە بە فەرمانی شایە. بەڕووی ژینە دەبوونەوە بەڕووی ژینە دەبوونەوە سەفەری خەون و خەیاڵ بوون بەرەو کەناری ئازادی دەچوونەوە شکی زار جاڕی دەگرتێ دەمتومانە سۆی دەپۆشی شکی زار جاڕی دەگرتێ دەمتومانە سۆی دەپۆشی بەڵام ئەوان لە پێناو خۆر هەتاودا بێوچان هەر تێدەکۆشی ئاخ بێوچان هەر تێدەکۆشی